زانکۆی سۆران کە یەکێکە لە دامەزراوە زانستە گرنگەکان لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران دەیەوێت لە ڕێگەی ئەو ناوەندە زانستیەوە گرنگی زیاتر بە توانا و بەهرەی قوتابیان بدات. لێرە کۆمەڵێ وردەکاری بۆ ئێوەی خۆشەویست ئەخەینە ڕوو لەسەر ژمارەی فاکالتیەکانی زانکۆی سۆران و تێکڕای ئەو قوتابیانێکەوە ئەم ساڵ ئاهەنگی تێک ساڵ ئاهەنگی بۆ سازکراوە. زانکۆی سۆران کە پێک دێت لە 5 فاکالتی ژمارەی ئەو قوتابیانەی کە ئاهەنگی وێنەگرتن و دەرچوونیان بۆ سازکراوە بە شێوێکی گشتی 1916 قوتابین. فاکالتی ئاداب خۆی ئەبینێتەوە لە چەند بەشێکی جیاواز، لەوانە ئەو فەکالتیە پێک دێت لە 7 بەشی بەیانیان و هەروەها 4 بەشیش لە ئێواران، خۆی گشتی بەشەکانی 11 بەشە و تێکڕای ژمارەی قوتابیەکانی ئەو فەکالتیە پێک دێت لە 670 قوتابی. هەرچی فەکالتی یاسا و زانستە سیاسیەکان و بەڕێوەبردنە کە خۆی ئەبینێتەوە لە 4 بەشی جیاواز، ژمارەی قوتابیانی ئەم فەکالتیە پێک دێت لە 228 قوتابی. دەچینە سەر فەکالتیەکی تر هەر لە زانکۆی سۆران کە ئەویش فەکالتی زانستە کە یەکێکە لە فەکالتە گرنگەکان و لە چەند بەشێکی جیاواز پێک دێ. ژمارەی قوتابیانی ئەو فەکالتیە پێک دێت لە 241 قوتابی. ئەمە سێ فەکالتی زانکۆی سۆران بوون کە ئاهەنگی وێنە دەرچوون و وێنەگرتنی قوتابیانیان بۆ ساز کرابوو. زانکۆی سۆران جگە لە پێدانی بڕوانامەی بەکەلۆریۆس بڕوانامەکانی دکتۆرا و ماستەری شەدات بە قوتابیان بۆ ئەوەش کۆمەڵی قوتابی لە سیستەمی خوێندنە بەشدارن. هەروەها کۆمەڵێک دەستکەوتێکی تری گرنگی زانکۆی سۆران کە ئەم ساڵی دەستکەوتەکان بۆ زانکۆی سۆران بۆ بەشداریکردن لە کۆمەڕێک کار و چاڵاکی جۆرا و جۆر کە خۆی ئەبینێتەوە لە کۆڕ و سیمینار و دیبەیتی لەسەر ئاستی کوردستان و عێراق، وای کردووە کە هەردەم لە ڕیزبەندیەکانی QSیش کە ساڵانە و ماگانە ڕائگەندرێت زانکۆی سۆران هەنگاو بە هەنگاو زیاتر بچێتە پێشەوە لەسەر ئاستی زانکۆکانی کوردستان و عێراق و لەسەر ئەو ئاستی زانکۆ عەرەبیەکانیش. بۆیە زانکۆی سۆران ئێستا یەکێکە لە ناوە گرنگەکان لەسەر ئاستی زانکۆکانی عێراق و هەرێمی کوردستان. ئەوەی ئەمێنێتەوە باسی لێوە بکەین کە جگە لەو سێ فاکالتی ئاماژەمان پێکرد، فاکالتی ئەندازیاری کە لە چاو فاکالتیەکانی تری زانکۆی سۆران هەم بەش و ژمارەی قوتابیانی لە هەمووان کەمترە، پێک دێت لە 3 بەش لەگەڵ ژمارەی قوتابیان کە ئەو ساڵ ئاهەنگی وێنەگرتن و دەرچوونیان بۆ کراوە 102 قوتابیە. هەرچی فاکالتی پەروەردێ کە یەکێکە لەو فاکالتیە گرنگەکانی زانکۆی سۆران کە لە ڕووی ژمارەی بەش و قوتابیانەوە نزیکە لە فاکالتی ئاداب، هەروەها ژمارەی قوتابیانی 5 قوتابی لەوان زیاترە، پێک دێت لە 6 بەشی سەرەکی لە بەیانیان و 3 بەشیش لە ئێواران. ژمارەی قوتابیانی ئەو فاکالتیە 670 قوتابیە. کەوابێ زۆرترین قوتابی لە زانکۆی سۆران لە فاکالتی پەروەردەن کە 675 قوتابینە، کەمترینیشیان لە فاکالتی ئەندازیارین کە ژمارەی قوتابیانی بەشی فاکالتی ئەندازیاری خۆی بینێتەوە لە 102 قوتابی.